ڕۆژانە 20 تا 35 هزار کەس سەردانی کردەوە بە کۆی گشتی نزیک بۆتەوە لە 9 ملیۆن سەردانی کرد بۆ پێشانگاکە. لە ڕاستیە فرۆشی کتێب باش بوو سەرەڕای ئەوەی کە موچە تەوزیع نەکراوە تەئسیری بووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان زۆر بە پەرۆشن بۆ کتێب کڕین، چونکە کتێب دوجار ئەو پێویستەیە کە هەموو مرۆڤێک ئەتوانم بڵێم پێویستی پێێتی. بەڵام بێتەسیر نەبووە بوونی موچەوە سەرەڕای ئەوەش لە فرۆش لە پارساڵ باشتر بە چونکە پارساڵیش لە هەمان بارودۆخە ئەژیین، بەس ئەم ساڵ بەدابینکردنی ئەو کۆبۆ نەتوانی هەنگاوێکی باش بێ بۆ ئەوەی کە کتێبێکی زیاتر تیا بفرۆشرێت. داتایەکتان لەبەردەستە ڕۆژانەیە خود بە کۆی گشتی چەند فرۆشرا؟ بە کۆی گشتی زیاتر لە 3 ملیۆن کتێب فرۆشراوە. ئەگە دابەشیکەین بەسەر ڕۆژەکانە هەر ڕۆژێک 400-500 وەکوڵی هزار کتێب ئەکرێ فرۆشا بێت، ینی چەند سەد هزار کتێبێک فرۆشراوە. ئێمە داتای دینارمان لەبەر چیلانیە لەبەر کتێب هەیە لە 1000 دینارەوە دەست پێکات تا 100,000 دینار نرخی کتێبە، ینی لەو بەینا ئێمە ناتوانین ئەو داتایانە بەدەست بێنین، بەڵام بە کۆی گشتی ڕێژەی کتێب لە 150 بۆ لە فرۆشە. ڕێژەی سەردانیکردنی خەڵک چۆن بووە؟ دیارە ڕۆژانە کە چەند کە سەردانی کتێبخان؟ ڕۆژانە 20 تا 35 هزار کەس سەردانی کردەوە بە کۆی گشتی نزیک بۆتەوە لە 9 ملیۆن سەردانی کرد بۆ پێشانگاکە. تەنانەت ڕۆژی پێنجشەممە زیاتر لە 40 هزار کەس سەردانی کردووە، ڕۆژی جمعە لە سەروی 80 هزار کەسەوە سەردانی پێشانگاکەی کردووە. بە شێوەیەکی گشتی سەردان زۆر باش بوو ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشوو. دیاریکراوە پڕفرۆشترین کتێب لە پێشانگای نەدەوڵەتی سلێمانی چەند؟ ئێمە وەکو خۆمان ئەو داتایانەی کە لە زمانی سوسیال میدیا و خەڵکەوە ئەیبیسین باوەڕمان پێینە. لەبەرچی باوەڕمان پێینە لەبەرەوەی کە جاری وا هەیە سوسیال میدیا یا میدیاکان زوومە خەنە سەر بابەتێک کە لە واقعا کۆی گشتی لە عێراقا تا ئێستا هیچ کتێبێک ناچێتە 5,000 نسخە لێی چاپەکرێ. بۆیە ئێمە کاتێک کە ئەڵین 3 ملیۆن کتێب فرۆشراوە ئەو چەندەیە لەناو ئەم 3 ملیۆن کتێبەیە، بۆیە ئێمە ناتوانین ئەوە بڵین چکە کۆی گشتی زۆرێک لە کتێبەکان تەواو بوون لە پێشانگاکە نسخەیان نەماوە. هەر ئەمڕۆ ئەچوینە چەند دەستگایە کە بە فڵان کتێبمان دەوێت زۆرێک لە کتێبەکان دەڵێ نەماوە، بۆیە ئەو داتایە صحیح نییە. من ئەڵین فڵان کتێب تەواو بوو ئەوە تەواو بوو، بەس ئەمە ڕێژەی ڕسمی نییە، ناتوانین. لە پێشانگاکەدا چەند دەستگای چاپ و پەخش بەجاری کردو بە دەرەوە و ناوخۆ و بڵین چەند ناونیشانی لە خۆ گرتو؟ زیاتر لە 40 هزار ناونیشانی لە خۆگرت بوو، زیاتر لە 9 ملیۆن کتێب هاتووە گەنجینەی پێشانگاوە و 2000 کتێبی تازە لێرە نمایش کراوە و ئەو دەستگانەی کە لێرن بە نزیکی 200 دەستگا و دەستگای چاپ و پەخش و هەروەها کتێبخانە لێرە بەشدار بوون.